وەک هەر شەوێکی دیکەی ئاسایی ئەم خێزانە کە ماوەی چەند ساڵێکە لە سامەڕاوە ئاوارەی چەمچەماڵ بوون بە ئارامی سەریان خستە سەر سەرین بیاگا لەوەی لە شرینی خەودا و لە ناو دووکەڵی چڕی ئاگردا هەر لە شوێنی نووسینیان سەردەنێنەوە. ئێرە نێو ماڵەیە کە بەهۆی شۆرتی کارەباوە حەوت ئەندامی نێو خانۆکە دەست بەجێ گیانیان لەدەستداوە دیارە وەک لە دیمەنەکان نابیرێ ئەمە دەرگای ژووری میوانەکەیە کە بەهۆی شۆرتی کارەباکەوە دواتر ئاگری کردووە و سوتاوە و ژوورەکانی تری نێو خانۆکەش بە هەمان شێوە ئاگر تەشەنەی سندووە و دووکەڵ و ستاوێکی زۆری پێوە دیارە. ئەگەرچی بە دیاریکراوی ساتی کەوتنەوەی ئاگرەکە نازانرێت بەڵام دراوسەکانی ئەو ماڵە دەڵێن پێدەچێت لە درەنگانی شەودا ئاگرەکە کەوت بێتەوە بۆیە کەس پێی نەزانیوە و بەهانایانەوە نەچووە تا ڕۆژ بۆتەوە. بەرپرسانی پەیوەندیداری سنوورەکە هۆکارەکە دەگەڕێنەوە بۆ بوونی هیتەری کارەبایی کە بەهۆیەوە شۆرتی کارەبا دروست بوو و بۆتە هۆی گرگرتنی ژوورەکانی خانۆکە. دەنگەدەنگ بوو لە گەڕک کە هاتمە دەرەوە بینیم دەنگی ژنی ئەوانت چییە وتیان ئەو ماڵە سوتاون کەسیان دەرنەچوون ئێتر کە هاتم براکەی لێرە بۆ بیاوە عەرەبە من بینیم هەمیان لە وەنێکی لە شوێنێک کەوتبوون و هیچیان محاوەلەی دەرچوونی کرد کە بێتە دەرەوە دەرگا شت بکاتەوە دیارە نەیتوانیوە سەحەتی زوو تێک چووە. سڵاو لێبێتوە بینە مێسە لە نێو خانۆکە دایوە دراوسێ ئەم ماڵێشی سەرەتا کە هات تێشۆنی ڕووداوەکە چیت بینی؟ چی بینی براکەی بامی کردوتی و براکەم سوتاوەرە فلان کۆ تاقی دەنەچوو هەمووی مردووە هاتی سێرەکەن براژنی لێوا کەوتووە لەگەم مناڵەکە لێوا کەوتو مناڵەکە نەیتوانی بچێ بۆ دوو خانەکە کەوتووە سوتاوەکە لێ ڕووی لەو وەدەیەتی ڕوویدا کە بامیانی کرد مان شوکەمان کرد هەموو کرد بۆ مرکز هات جەنازەکان ئەندامانی ئەو خێزانە پێگاتون لە ژن و مێردێک و 4 منداڵ کە تەمەنیان لە نێوان 1 بۆ 8 ساڵان بووە لەگەڵ دایکی پیاوەکەدا کە پێکەوە لەم خانۆدا ژیاون. ئەو حەوت کەسە سەرجەمیان بە ڕەچەڵک عەرەبن و نزیکەی 5 ساڵە بەهۆی توندوتیژی و خراپی دۆخی ئەمنیەوە لە سامەڕاوە ئاوارەی چەمچەماڵ بوون. بەپێی لێکۆڵینەوە سەرەتایەکان ئەندامانی ئەو خێزانە بەهۆی غاز و دووکەڵی ئاگرەکەەوە گیانیان لەدەستدا و ڕێژەی سوتاوی لە لەشاندا زۆر نەبووە. دەرکەوتە سەرەتایەکان ئەم کەسانە کە ئەندامی یەک خێزانن بەهۆی ئاگرکەوتنەوەکە گیانیان نەسپاردووە وا دەرکەوتۆکەمە بەهۆی کۆبوونەوەی دووکەڵەوە خنکاون و دواتر وەفاتیان کردووە. ئەم خێزانە پێکاتووە لە 4 منداڵ و دایک و باوک و نەنچێک کە لەگەڵیاندا ژیاوە تەمەنی منداڵەکان لە نێوان 1 ساڵ بۆ 8 ساڵە تەمەنی باوکەکە 31 ساڵە تەمەنی دایکەکە 24 ساڵە تەمەنی نەنچان 61 ساڵە. ڕەنگە هەموو هیوایم خێزانە گەڕانەوەیان بوو بێت بۆ زێدی خۆیان لە سامەڕا و ڕزگاربوونیان بوو بێت لە ژیانی ئاوارەیی بەڵام پێش بە دیاتنی ئەو خەونەیان و شادبوونەوەیان بە شارەکەیان هەر بە ئاوارەیی بۆ 2000 ماڵ ئاواییان کرد. لە ماوەی کەمتر لە 20 ڕۆژدا ئەمە دووەم ڕووداوی ئاگرکەوتنەوەی لە هەرێمی کوردستان کە بەهۆیەوە زیانی جانی لێکەوت بێتەوە. شەوی دووەم مانگە لە ڕانیا ئاگر لە ماڵێکدا کەوتەوە بۆ هۆیەوە 5 ئەندامی خێزانێک گیانیان لەدەستدا کە لایەنە پەیوەندیدارەکان هۆکارەکەیان بۆ شۆرتی کارەبا گەڕاندەوە. ڕزگار جەباریان ئارتی چەمچەماڵ.